پرسیاری ژمارە 1. تورەکەیەک 6 خشتێکی سوور، 4 خشتێکی ڕەش، 10 خشتێکی سپی و 2 خشتێکی شینی تێدایە. خشتێکێک بە شێوەیەکی هەڕەمەکی لە تورەگەکە ڕاکێشە. ئەگەری ئەوەی چییە کە خشتەکەکە ڕەش بێت. لێرە زۆر گرنگە چ ڕەنگێک دەچم تەمەشای خشتەکەکانی ڕەش دەکەم بزانم چەند دانەیە. خشتێکی ڕەش 4 دانەیە. ئەوە زۆر گرنگە. زۆریش گرنگە هەموو ئەو ژمارانەی لێرەیە ئەمن تەمەشایان کەم نەوەک ژمارەك لە ژمارەکان لەبیرکەم، چونکە هەندێک جار بە شێوەی ڕەنووس دەنووسرێ وەکو ئێرە هەندێک جار بە شێوەی پیت دەنووسرێ کە ڕەنگە خوێندکار هەڵەی بکە. کەوابوو زۆر گرنگە تەمەشای هەموو ژمارەکان بکەم. ئێستا کە زانیم ڕەشەکان 4ن، هەمویان چەندن زۆریش گرنگە کۆیان دەکەمەوە. 6 کۆ 4 کۆ 10 کۆ 2. کە هەمویان کۆ دەکەمەوە سەرجەمەکە دەردەچی 22. ئەوجا ئەو 22 هەموو کات لە ژێری کەرتەکەی دەنووسرێ و ئەو ڕەنگەی کە داوا کرایە لە سەرەی کەرتەکەی دەنووسرێ. پاشان ئەگەر بچم تەمەشای هەڵبژاردەکان بکەم دەبینم 4 بەسەر 22 نییە، هەرچەندە ڕاستیشە. چونکە ئەو 4 لەسەر 22 وەڵامەکی کورت نەکرایتەوە، وەڵامەکی سادە نییە، بە سادەترین شێوە نەنووسرایە. ئەمن دەبی چ بکەم؟ دەبی سەر و ژێرە دابەشی 2 بکەم، هەتا بە شێوەیەکی سادا بنووسرێ. 4 دابەش 2 22 دابەش 2 11. ئەوجا ئەگەر ئێستا بچم 11کەی دەبینمەوە. پرسیاری ژمارە 2. کام بەهای گۆڕاوی پیتی شیکارە ئەو هاوکێشەیە؟ پێش هەموو شتێک دەبی ئەمن بەخۆم هاوکێشەکەی شیکارکەم بزانم پیتی یەکسانە بە چەند. لێرە ئەگەر تەمەشای کەرتەکان بکەم ژێرەکەیان وەکو یەک نییە. 1 8 1 4 1 6 8 گەورەترینیانە، 8 دابەش 4 دەبی، بەڵام دابەش 6 ناوی، دەبی ژمارە چیتکە هەڵبژێرم، بچووکترین ژێرەی هاوبەش هەڵبژێرم. لێرە 24. بەڵام ئەگەر یەکێک نەزانی دەتوانی ژمارەکان لێکدا 8 4 4 و پاشان لێچیدا لەگەڵ 6. ڕێگایەکی شەیە لێرە هەر بە خێرایی باسی دەکەم کووە. هەر سێ ژێرەکان دەنووسرێنەوە لێرە ئەوها. پاشان تەمەشا دەکەین، دەست پێ دەکەین ئەگەر کرا دابەشی 2 دەکەین، ئەگەر نەکرا دابەش 3 و هەتا دوایی. هەمویان دابەش 2 دەکرێن. لێرە دەبیتە 3 4 دابەش 2 2 8 دابەش 2 4. دیسان دابەش 2 ئەو 3 دابەش 2 نابی وەکو خۆی دەینوسمەوە. 2 دابەش 2 1 4 دابەش 2 2. ئەوجا دیسان دابەش 2 3کە هێشتا دەنووسرێتەوە. ئێستا دابەش 3 هەمویان بوونە یەک تەواو. ئێستا ڕادەوەستم ئەو ژمارانەی ئێرە لێک دەدەم. 2 جار 2 4 4 جار 2 8 8 جار 3 24. کەواتە بچووکترین ژێرەی هاوبەش 24. مانای چییە؟ مانای ئەوەیە 24 لێکدا لەگەڵ هەریەکە لەو ڕادانە. 3 جار 24 و 1 جاریش 24. ئەوجا ئێستا ئەو 24ی دابەشی یەک بەیەکی ژێرەکان دەکەم. 24 دابەش 8 لێرە دەبیتە 1، لێرەش یەکسان دەبی بە 3. 24 دابەش 4 یەکسانە بە 6. 24 دابەش 6 یەکسانە بە 4. ئێستا ئەو 3 لێک دەدەم لەگەڵ ئەو 3 یەکسانە بە 9 دانا پیتی کەم. 3 جار 6 18 یەکسانە بە 4. کەم هەژدەکەی دەگوازمەوە لای چەپ.
کۆ دەکەمەوە 84 22 پیتی س یەکسانە بە هەردوو لایدا بەشی 9 دەکەم. ئەوە وەڵامە، بەڵام ڕەنگە نەبی لە هەڵبژاردەکان، کەواتە تۆزە چیت کە ئاسانی دەکەم. 22 دا بەش 9 2009 18 19 20 21 22 4 بەسەر 9. یەک لە وەڵامانە دەبی هەبی لە هەڵبژاردەکان. ئەوە وەڵامی ڕاستە. ئەگەر یەکێک نەزانی ڕەنگە وا بزانی بەخۆی هەڵی کردیا ئەو وەڵامەی هەڵبژێری، بەڵام ئەوە هەڵەیە. دەینە لای پرسیاری ژمارە 3 شیکاری لاسەنگەی چییە؟ دەبی شیکارکەین ئێستا. پیتەکە کامە گچکەترە، کەم یەک دانە پیتی س بچووکترە لە کۆ یەک دانە، کەواتە ئەوەی گچکەیە لای دەبەم دەیبەمە لایەکەیدی. هەردوو لای کۆ پیتی س زیاد دەکەم لۆی. لێرە دەبیتە 0، لێرەش دەبیتە 2 دانە پیتی س کۆ 7 گەورەترە لە نێگەتیڤ 1. ئەو کۆ 7ش لێرە لا دەبەمە لایەکەی دیکە. 2 دانە پیتی س گەورەترە لە کەم 8. پیتی س گەورەترە لە دابەشی 2 دەکەم هەردوو لای نێگەتیڤ 4. ئەگەر یەکێک لە بیری چوو ئەو جۆرەی بکە، ئەو پیتەی دەباتە لایەکەی دی، بزانین ئەو کووە، واتە کەم پیتی س دادەنێ لە هەردوو لا. لێرە دەبیتە 0، 7 دەمینێتەوە گەورەترە لە کەم 2 دانە پیتی س کەم 1. دوایە ئەو کەم یەکەش لا دەبا دەیباتە لایەکەی دیکە، دەبیتە کۆ 7 کۆ 1 گەورەترە لە کەم 2 پیتی س. لێرە دەبیتە 8. ئێستا مەجبور دەبین، ناچار دەبین دابەشی نێگەتیڤ 2 بکەین هەردوو لا، چونکە دابەشی نێگەتیڤمان کردیا ئەو هێمایە دەگۆڕدرێ، دەبیتە پێچەوانەکە. 8 دابەش نێگەتیڤ 2 نێگەتیڤ 4 وا لێرە دەبیتە پیتی س، واتە پیتی س گەورەترە لە نێگەتیڤ 4. هەمان وەڵامە، بەڵام تۆزێک زەحمەتترە. پرسیاری ژمارە 4 کام سیفەت بەکار هاتووە لە گۆڕینی هاوکێشەی هەنگاوی 1 بۆ هاوکێشەی هەنگاوی 2؟ لە هەنگاوی 2 چ کرایە؟ ئەو 4 لێک درایە لەگەڵ پیتەکەی، دوایە لێک درایە لەگەڵ پێنجەکەی. تەنیا ئەو شتەکرایە. ئەوەش پێی دەرێن سیفەتی یەکتربەستن. سیفەتی یەکتربەستن. پرسیاری 5 کام بڕ هاوتایە لەگەڵ ئەو بڕە؟ دەبی بچم چاچی کەم. شیتەڵی ئەو جۆرە پرسیارانە دوو کەوانە دەکرێتەوە. لێرە دوو جایە، یەک دانە لێرە دادەندرێ، یەک دانەش لێرە. چونکە لێرە کۆیە لێرە کەمە، دەبی هەردوو دانەی کەم بی. کەم کەم. ئەوجە 16 ڕەگی 16 چەندە؟ 4. لێرەش 4. پاشان کە تەمەشا دەکەین هەردوو کەوانەکە وەکو یەکە، دەتوانین ئەوها بینووسین تەنیا یەک دانە کەوانە و دوو جای بکەین. دوو دانە لەو کەوانەی هەیە، کەواتە ئێرە دەبی ڕاست بی. پرسیاری ژمارە 6 شیتەڵکردنی ئەم جیاوازی دوو جایە. بەخۆشم ئەگەر شیتەڵکەم ئاسانترە، پاشان تەمەشای هەڵبژاردەکان بکەم. هەموو مەرجەکان هەیە لۆ شیتەڵکردنی جیاوازی ئەو دوو جایە،
تەنیا دوو ڕادە هەیە لە مابەینیان هێمای کەم هەیە، هەردووک لە ڕادەکان دوو جای تەواون کەواتە یەکسەر دوو کەوانەی دەکەمەوە. تەمەشای یەکەم ژمارەی دەکەم 25 ڕێگەکەی واتە 5 جار 5. لێرە هەمیشە یەک لە کەوانەکان کۆیە، ئەوی دی کەمە بەڵام کێشە نییە کۆ و کەمەکە لە چێبی دەتوانم کەمەکە لێرەبی کۆیەکە لێرەبی. نۆیەکەش یەک دانە سێ لێرە چونکە نۆ دەکا 3 جار 3، پیتەکەش یەک دانەی لێرە یەک دانەشی لە لایەکەی دیکە. تەنیا بەو جۆرەی نەبی بە هیچ جۆرەش کە نابی بنووسرێ. کامەی ڕاستە؟ ئەوە ڕاستە. بەڵام ئەگەر ئەو هاش بوو ئەوە هیچ کێشە نییە، لێرە کۆ لەوی دیکەش کەم. بەڵام ئەوە زۆر هەڵەیە چونکە پیتەکە زووتر نووسرا، نابی جێیان بگۆڕین. پرسیاری ژمارە 7 کام نواندنی سەرهێڵی ژمارەکان ئەم لاسەنگەیە دەنوێنێت؟ پێویستە لاسەنگەکەی چاکەم ئەوجا دەزانم. گەورەترە لە 3 پیتی 3 کەم 6. لێرە 2 س بچووکترە لە 3 س کەواتە بچووکەکەی دۆگوازمەوە لای چەپ. کەم 2 س لە هەردوو لا. لێرە دەمینێتەوە کەم 4 گەورەترە لە 3 س کەم 2 س یەک دانە س دەمینێتەوە. کەم شەشەکەی دەگوازمەوە لایەکەی دیکە. کۆ 6 کەم 4 2. لێرە تەنیا پیتی س مایەوە، واتە پیتی س بچووکترە لە 2 یان 2 گەورەترە لە پیتی س، بەڵام ئەو هابینوسم ڕەنگە ئاسان بدربی. بچووکترە لە 2. لێرە چونکە تەنیا بچووکترە هەیە یەکسانە بە نییە، کەواتە ئەوە هەر هەڵەیە نابی ئەوە هەبی، ئەوەی هەر لا دەبم. پاشان تەمەشا دەکەم بچووکترە لە 2 واتە تیرەکە چوویتە لای دەستی چەپ. کامە تیر چوویتە لای دەستی چەپ؟ ئەوە هەڵەیە چونکە تیرەکە چوویتە لای دەستی ڕاست. لێرە کامە چوویتە دەستی چەپ بچووکترە لە 2، لێرە بچووکترە لە کەم 2 کەواتە ئەوە نابی. کامە ڕاستە؟ ئەوە ڕاستە، بچووکترە لە 2. پرسیاری 8 کام بڕ هاوتایە لەگەڵ؟ لێرەش کردنەوەی کەوانەکان بزانین چ ڕوو دەدا. لێکدانی 4 و لێکدانی کەم 3 لەگەڵ کەوانەکە. لێرە تۆزێک قورسە دەبی ئاگام لێبی. 4 جار 3 12 پیتی س تواندوو کەم 4 جار 2 8 پیتی س. کەوانەی دووەم کەم 3 جاران 2 کەم 6. کەم 3 لێکدرایە لەگەڵ کەم س تواندوو یەکسانە بە کۆ 3 س تواندوو. کەم 3 لێکدرایە لەگەڵ پیتی س هەر یەکسانە بە کەم 3 دانا پیتی س. ئێستا تەمەشا دەکەم ڕەنگە هەندێک ڕادە هەبی لە یەک بچی. 12 دانا س تواندوو 3 دانا س تواندوو یەکسانە بە 15 دانا س تواندوو. نێگەتیڤ 8 نێگەتیڤ 3 نێگەتیڤ 11 و کەم شەشەکەش وەکو خۆی. ئێستا کامە ڕاستە؟ 15 س تواندوو کەم 11 پیتی س کەم 6. تەنیا ئەوە ڕاستە. ژمارە 9 بەهای چییە؟ با چاچیان کەم. ئێرە ناوکەوانەکەی چا دەکەم یەکەم جار 5 کەم 3 واتە 2
توانەکەشی نێگەتیڤ سێە. کۆ ئێرە چونکە توانەکەی سفرە، پێویست ناکە ئەمن بچم 845 سێی لێ کەمکەمەوە، چونکە توانەکەی سفرە، هەرچەند بیناو کەوانەکەی هەردەکا یەک. ئەوجە ئێستا هەتا ئەمن ئەو توانم بە نێگەتیڤ نەبی، ڕێسایەک هەیە دەتوانم ئەوها بینووسم. ژمارە 2 هەمیشە ئەو ڕێسایە دەبی لە سەرەوە یەکی بنووسم، لە خوارێش دووەکەی دەنووسم، توانەکەشی دەبیتە پۆزیتیڤ، ئەوهای لێدێ. کۆ یەک. ئەوجە 2 توان سێ واتە 2 جار 2 جاران 2 واتە 1 10/8. لێرەش کۆ یەک. ئەوجە کامە 1 و 1 10/8، 1 کۆ 1 10/8 واتە ئەوها دەتوانم بنووسم 1 و 1/8. کامە ڕاستە؟ پرسیاری دا بڕی 45 پیتی توان 4 کەم 5 پیتی توان 2 بە بەکارهێنانی کۆڵکەی هاوبەش و جیاوازی 2 دووجا شیکار بکەم. پێش هەموو شتێک بزانم کۆڵکەی هاوبەش چەندە. لە مابەینی 45 و 5 5 هاوبەشە، لە مابەینی 3 توان 4 و 3 توان 2 3 توان 2 هاوبەشە، کەواتە 5 پیتی 3 توان 2 هاوبەشە. ئەو جەبزانم چ دەمینێتەوە. 45 دابش 5 9، 3 توان 4 دابش 3 توان 2 دەکات 3 توان 2. چونکە لە کاتی لێکدان توانەکان کۆ دەکرێنەوە. کەم لە پێنجەکەی هیچ نەماوە، تەنیا یەک ماوە، 3 توان 2ش هیچ نەماوە، ئەویش هەر یەک، تەنیا یەک. ئەوجە ئێستا 5 3 توان 2 ئێرە جیاوازی 2 دووجا، واتەکردنەوەی 2 کەوانە. نۆیەکە دووجایەکی تەواوە، 3 لێرە 3 لێرە. 3 توان 2 دووجایەکی تەواوە، 1 لێرە 1 لێرە. کۆ لێرە کەمیش لێرە، یەکەکەش دووجایەکی تەواوە، 1 لێرە 1 لێرە. تەواو. پرسیاری ژمارە 11 شیکاری جیاوازی 2 دووجا بەکاربینە بۆ دۆزینەوەی بەهای هەر یەکە لە دیسان کردنەوەی 2 کەوانە. 101 توان 2 واتە 101 لێرە، 101ەکی دیکەش لێرە. کۆ لێرە کەم لێرە. 99 توان 2 واتە 99 لێرە، 99یەکیش لێرە. کەوانەی یەکەم 101 کۆ 99، 1 کۆ 9 10، 0 کۆ 9 هەر 0 لەگەڵ 1 10 و 1 لەگەڵ یەکەکەی دی 2. لێرە 101 کەم 99، 11 کەم 9 2، 9 کەم 9 0. ئێستا 200 جار 2 یەکسانە بە 400، کاتە وەڵامەکە 400. بە هەمان شێوە یەکسانە بە کردنەوەی کەوانە 9500 9500. کۆ کەم 500 500. 9500 کۆ 500 واتە 10000. 9500 کەم 500 واتە 9000. 10000 لێک درابی لەگەڵ 9000. هەموو سفرەکان دەنووسرێنەوە. 1 2 3 4 1 2 3. ئەوجە نۆیەکەش دەنووسرێتەوە.
ئەگەر بمەوێ بیخینمەوە ئەوە دابڕیانی یەکەکان، ئێرەش دابڕانی هەزاران، ئێرەش دابڕانی ملیۆنان دەخیندرێتەوە 90 ملیۆن. لێرە دێمە قوتایی ئەو وانەیە هەتاوانێکی